ئەمڕۆ باس لە خاڵێکەکەم کە کاریگەرە بێ و تا ڕادەیەکی زۆریش یارمەتی دەرمانەوێت لە تێگەیشتنی ڕێگامان، لە تێگەیشتنی بزاوت و هەڵوێستمان دەربارەی ئێمە و یەکگرتو، ئێمە و ئیتیجاهی ئیخوان. ئێمە وەکو ڕەوتی ئیسلامی دائیمە هۆشمان لەوەیە کە کارکردنمان پەیوەندیمان لەسەر ئەساسی ئیمان بێ. ئەم ئەساسی ئیمانەش ئەوە ئەخوازێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەو کەسەی کە بەردەوام هاتوچۆی مزگەوتەکە شاهیدی بۆ بدەن کە ئەهلی ئیمانە. کەوابوو ئێمە پەیوەندی خۆمان ناهێڵین لەسەر ئەساسی حیزبایەتی دروست ببێ، ئەبێ لەسەر ئەساسی ئیماندارەتی دروست ببێ. ئێمە پەیوەندیمان بە سۆفیەوە هەیە هەروەکو پەیوەندیمان بە مەدخەلیەکانەوە، ئێمە پەیوەندیمان بە ئیخوانەوە هەیە هەروەکو پەیوەندیمان بە جیهادیەکانەوە، ئێمە پەیوەندیمان بە کۆمەڵی ئیسلامیەوە هەیە هەروەکو کە پەیوەندیمان بە نورچیەکان و گروپی فەتحوڵا گولەنەوە. ئێمە هەر کەسێک بێ هەر ئەهلی ئیسلام بە شێوەیەکی گشتی، اینجا ئەوەی مەلای ئەوقافە، ئەوەی مەلای سەربەخۆی، ئەوەی مەلای پارتی و مەلای یەکێتیە، هەر کەسێک کە هەیە. هەر کەسێکیش کوفرێکی لێوە دەرکەوت بەقەدەر ڕادەی کوفرەکە ڕەفتاری لەگەڵەکەینەوە، چونکە ئەشێ نەزانێ، ئەشێ ناچار بێ، ئەشێ بربەستێکی شەرعی لە ڕێگایە هەبێ. بەڵام ئێمە ڕێگای خۆمان پێ ڕاستە، چونکە ڕووکی ئیمامی شافیعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ڕەیەکەی من ڕاستە بەڵام ئەشێ هەڵە بێ، ڕێی بەرامبەرەکەم هەڵەیە ئەشێ ڕاستیش بێ. کەوابوو ئەم خوێندنەوەی یەکتریە بەم شێوەیە یەکەمین هەنگاوی کارکردن و کۆمەڵکاری و یان حرەکەتی ئومەتیە یان کاری سیاسی یان یەکخستنی بزاوت و هەڵوێستە. و هەر یەکێک لەمانەی ناومبردن ساحەبی فەزڵن دوای خوای پەروەردگار لە هیدایەتدانی خەڵکی، لە گەڕانەوە بۆ ئیسلام، لە تێگەیشتنی خەڵکی. ناشێ بڵێن وەڵا گەر سەلەفی نەبووە خەڵک لە عەقیدە تێ نائەگەیشت، بەڵێ تێئەگەیشتن، بەڵام بەو سافیە لە مەسەلەی عوبودیەت و لە مەسەلەی شرکی قەبرە خەڵک ئاوا تێ ناگەیشت لەگەر سەلەفیەکان نەبوونایە و ئەدەبیاتی سەلەفیەکان و کتێبیەوان. خەڵک مطلقاً لەوە تێ ناگەیشت کە ئیسلام دین و دەوڵەتە ئەگەر ئیخوان نەبوونایە. ئیخوانە کە بەرهەمێکی زۆر و ئەدەبیاتێکی زۆریان بەرهەم هێنا و نووسی و قسان لەسەر کردووە کە ئیسلام دین و دەوڵەتەوە. ئیسلام بەشێکە لەوەی کە حاکمیەت بەشێکە لە دینەکە و پێویستیشە هەوڵی بۆ بدرێ، هەوڵدانەکەش جەماعیە. و هەروەها کابرای سۆفیش کاریگەری لەسەر ئەخلاقیاتی بازاڕ هەیە. کابرا خۆی زاهیدێکی خواناسە، دەمبەوێردە، بە عیبادەتە، لە مزگەوتە بیندرێ، ڕەفتاری جوانە، متەواضعە، هەر سۆفیشە. ئەبەم ڕەفتارە جوانەی کاریگەری لەسەر خەڵکی تریشێ. ئێمە ئەم دید و تێڕوانینمان بەرامبەر کەسانێک کە لە مزگەوتن ئەڵێن هەڵەن بەڵام ئەشێ ڕاستیش بن. ئێمە ڕاستین ئەشێەوە هەڵەش بین، بۆیە ئەوەی کە ڕاستمانەکاتۆ دەلیلە شەرعیەکانن. ئەبێ بگەڕێنەوە سەر کیتاب و سوننە. کیتاب و سوننەش کە وترە کیتاب و سوننە لاف و گەزاف لێدان نییە. ئەبێ فعلەن بگەڕێیتەوە سەر ئەو مەنهەجە و بزانی چۆن ئەم یاوەرانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و تابعین لەم دینە تێگەیشتون، چۆنیشان ممارەسە کردووە هەتاکو ئێمەش وابین، چۆن بوون لەگەڵ یەکتریە تاکو ئێمەش وابین. ئیمامی ئیبن تەیمیە عادەتەن هەموو جارە بە نمونەی هێنینەوە کە ئیمامێکی بەڕێزی مەنهەجەکەمانە. بەڵام لە هەمان کاتا بینین ئیبن المرەحەل یەکێکە لە ئەقتابی سۆفی لە میسرە، چۆن ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ پەیوەندی لەگەڵا بوو، چۆن مەدحی ئەوی هەردووکیان مەدحی یەکتریشیان تیا کرد. لە هەمان کاتی شابینی منازەڕەی لەگەڵ ڕوفاعیەکانە منازەڕەی ند بە ندە، یعنی دوو کەسی بەرامبەر بە یەکتر وەستاونەتەوە دلیل بە دلیل قساکەن لەسەر یەکتری. و هەروەها ئەم موسڵمانانی تر بەگشتی